ئازیزان و خۆشەویستانی ئەوە بینەری کەناڵی هیوان و من شەماڵ عەلیم لە بەشی دووەمی بەرنامەکەمان سەبارەت بە ناڕەزاییەکانی کوردستان و پرسی ڕێکخراوبوون پێتانەگەمەوە. لەم بەشەشدا وەک بەشی پێشوو ئاسۆ کەمالم بۆ ئەم گفتوگۆیە لەگەڵا و دیارە لە بەش یەکەمە ئێمە ئاماژەمان کرد لەگەڵ ئاسۆیە بە تایبەتمەندیەکانی ئەم جوڵانەوە ناڕەزاییەی ئەخیر و خصوصێتی ئەو هێزەی کە بەشدار بووتیایەوە و هێزەی کە پێشڕەو بووتیایە. لەم بەشەیە لە درێژەیە و باسەیە چینە سەرەوەی ئایا چ استراتیجێک ئەتوانێ ئەم جوڵانەوەی بە سەرکەوتن بگەێنێ و ئاسۆی سەرکەوتن و پەرەگرتنی ئەم جوڵانەوەیە چییە؟ ئەزانین ئەم جوڵانەوەی ناڕەزاییە بە دژی هەموو سیستەمەکە و لە هەمان کاتە ناڕەزایی چینی کارگەری کوردستانە، ئەو چینە کارگەرەی کە ئێستا ئەم خصوصێتی هەیە کە بێکارە بە شوێنکارەوەیە، داوای کارەکە کاری دەست ناکەوێ. خصوصێتی ئەم چینە کارگەری ئەم سەردەمە ئێمە لە کوردستانە ئەوەیە. ئێمە لێرەیە چینە سەر ئەوەی کە بەسەر کەوتنگەیشتنی جوڵانەوەی ئەم چینە بۆ ئاڵوگۆڕپێدانی ئەو شتێکە لە دژی ناڕازیە بە چ استراتیجەکە چێتە پێشەوە. من پێم خۆشە پێشتر جملە نەزەری ئاسۆ بێ. ئاسۆ چۆن وەڵامیان پرسیارە دەیتەوە؟ بێگومان هەنگاوی ئێستا بۆ ئەم ناڕزایەتیانەی کە ئێستا هەیە پێویستە کات بە بڕای من هێشتا ئەمەدانە مرکاوەتەوە، هێشتا خەڵکانێکن چاوەڕێی ئەوەن کە بزانن دوای ئەو فشارێک هێناوێنە بۆ دەسەڵاتەوەم دەسەڵاتە ترسی لێنیشتووە لەوەی کە خەڵک ئامادە نییە ئەمە قبولکالەی و ئاسان ناچێت دووە بە بیری لێ بکاتەوە. هەر چۆن بۆ نمونە خۆپیشانانەکانی ئۆکتۆبەری پار 2019 لە بەغا نەتیجەکەی ئەوە بوو کە ئەم کازمی وا لێ کردو کە ئێستا ئەبێ بیر لە موچە بکاتەوە، چۆ قەرزی بۆ کردو شتی بۆ کردو. ئێستا بێ ئەم فشارە بە شێوەیەک ئەم دەستە ناڕزایەتیانی کە لە شوێنەکانە ئەم خۆپیشاندانانیان بەڕێخست، ئەم قارەمانەتیان وان ئەبێ لە پەیوەندیا بن لەگەڵ یەکترا بتوانن بە ڕێگەیەک خۆیان نوێنەرایەتیان خواستی خۆیان بکەن. ڕێگە نێن هیچ دەستە و تاقمێکی تر بە ناوی هەر شتێکی ترەوە بێن و بڵێن ئێمە ڕاهبەری ئەم خەڵکەی نوێما بێ ببرە سەرپەرشتی خۆپیشاندانیان و دەمسپی ئەوان و بانگوازی وەکەوەی کە بینمان دەنگە کۆنگرەی دەنگەڕن ناڕزایەتەکان بانگوازی کۆمەڵی ئیسلامی یەکگرتووشیانە کردبێنەوە ناوە ئەوەی کە خەڵک لە دەرگاوە دەریکردن بارەگاکانی سووتانن نابێ ئەم خەڵکە جارێکتر ڕێگە با لە پەنجەرەوە کەسی تر بیانێنێتەوە ناوە و ئەبێ خۆیان بەناوێک ئەم داخوازیانەی کە ئێستا بۆی هاتوونەتە مەیدانە کارانەی کە ئێستا کردویانە ئەم پەیوەندی ئەبێ دروست ببێ لەوێ تاکو لەم پەرشوبڵاوێ دەرچی. ئێمە ژمارەمان لەوایە کە زۆری خەڵکی ناڕازی لە کوردستانە خەڵکی کرێکار فەرمانبەر دەستفرۆش هەژار خانە نشین زۆری ئەم پەرشوبڵاوی ئەم جارەش نیشانیە کە بەم پەرشوبڵاویە هەرچەند قارەمانێتیش لە خۆمان نیشان بین هێشتا هێزەکەی بەرامبەرمان ڕێکخراوترە، دەوڵەتە دەسەڵاتە بودجە سەرفەکە ئیمکاناتی هەیە. بۆچی ئەو هەموو هێزە چەکدارە کە ئەژبینن هێشتا سەرکوت هەیە بۆچی هەر درێژەی پێت؟ لەبەرەوەی کە ئەم دەسەڵاتە ڕایگرتووە هەمووچە، لەبەرەوەی ئەم دەسەڵاتە ئیمکاناتی لەژێر دەسایە کەواتە ئێمە بێ بیر لە بەدیلێ بکەینەوە. ئەم بزوتنەوەیە ئەبێ بیر لە بەدیل بکاتەوە کاتێک کە ئیتر ئەو بەدیلە بۆرژوازیانەی تری قبول نییە، پەرلەمانی قبول نییە، ئەحزابی ئۆپۆزیسیۆنی قبول نییە، ئەبێ خۆی بیر لەوە کاتەوە بێ بە بەدیل. چۆن ئێمە توانین بەدیلێک؟ ئێمە ئەبێ ئەم هێزەی خۆمان کە هەمانە لە هەموو شوێنەکانە بین لە دەوری یەک کۆبینەوە هەر چۆن بۆ نمونە ڕێیەکەوین کە سبەینە خۆپیشاندان بکەین، سبەینە بچینە سەرجادەکان، سبەینی ئەو کارانە بکەین، ئەبێ کۆ ببینەوە بڵێن دابە ئێمە بێت ڕێکخراومان هەبێت. جارێکی تر بۆ نمونە لە خەستەخانەکانە تۆ هەر داوا بکە بڵێ موچەم بۆزیاکە نایکەن مانگرتن بکەن نایکەن، بەڵام لەبەرەوەی کە هێشتا دەسەڵات لە ڕێگەی سندیکاکەیەوە لە ڕێگەی مدیرەکەیەوە هەر ئەمرەکانە بەسەر ئەسەپێنێت. ئەبێ ئەمە ئاڵوگۆڕێک لە بزوتنەوەکەمانە دروستکەین. ئاڵوگۆڕەکەشەوەیە ئەبێت دەست بینە ئەوەی کە لە هەر شوێنێک
ئەم خەڵکانەی کە ناڕازین پێکەوە بین بۆردی ئەو شوێنە دروستکەین، بۆردی خەستەخانەکان دروستکەین، بۆردی کارگەکان دروستکەین، بۆی دائیرەکانی ڕێگەوبان دروستکەین، بۆ هەموو لە هەموو شوێنێک ئەم نوێنەرانە پێکەوە کۆبینەوە بتوانین شتێکی تر بەدیلێکی خۆمان بەدیلی ئەو کەسانەی ناڕازین بەرامبەر بە دەسەڵات، بەرامبەر بە مدیر، بەرامبەر بە محافزی سلێمانی، بەرامبەر بە حکومەتێرم ئەبێ ئەم بەدیلانە لە خوارەوە دروستکەین و ئاسانیشە. کۆمیونیکیشنی ئەم جارە کە لەبەر دەستی خەڵکایە بە فەیسبوک بە کەناڵەکانی تر زۆر ئاسان ئەتوانێت حرەکاتی ناڕازی کۆکاتەوە، توانێت زۆر ئاسان ئەم کەسانە لە دەوریە کۆکاتەوە بزانن چیانەوە و قسە بکەن پێکەوە، توانێت پەیوەندیەکی زۆر بەرفراوان لە بینی شارەکانە دروستکە. ئەمانە گەنجانی بەغا فێر بوو، گەنجانی ناڕەزایەتەکان لە وڵاتانی ترە لە شیلیەوە بگرە تا فەڕەنساتوە نیشانیا کە ئەم خەڵکی کەیەتە سەرجادا. ئێستا بۆ نمونە فەڕەنسا 2 ساڵامە بەردەوامە هێرە سەر کە ئەیانوێ مجموعە خواست بسە پێنن. ئەبێ ئەم خواستانە ئێمە کە لەم خۆپشاندانە بۆی هاتینە وەلا خۆ مانگرتنەکانی پێشوا بیکەین بە خواستێکی سەراسەری کە هەمومان پێکەوە بڵێن دەستە ناڕەزایەتەکانی شاری سلێمانی و هەولێر و بادینانوانە ئەمە خواستەکانمانە و لە هەر شوێنەشی بتوانین لە ڕێگای ئەو دەستانەوە فشاری جۆراوجۆر دروستکەین. ئێستا کاتی ئەوەیە کە ئەم بەدیلە مەیدانی جیاجیا بگرێتە خۆی. باسە ڕۆژانێک یەکاچینە سەرجادە و بەردی شەهاوی، بەڵام ئەمە هەموو کارەکە نییە. کارەکە بریتە لەوەی کە ڕۆژێک هەیە لەوانەیە مانگرتی سەراسەری ڕاگەێنی، ڕۆژێک هەیە لەوانەیە بۆ پیشاندان ڕاگەێن، ڕۆژێک بچینە سەرجادە، ڕۆژێک بە نەوعێکی تر کۆنتترۆلی ڕێگا و بانکردنێڵی تەنکەرە نەوتەکان بڕوە. ئەنوا و ئەشکال ڕێگە هەیە کە ئێمە بیری لێ بکەینەوە چۆن نتوانین لە بەرامبەر ئەم دوژمنە کە حکومەتی هەرێم و دەسەڵاتی ئەم حیزبانەیە چۆن نتوانین ئەم چینە خۆی ڕێکخراوکە. وەمە ئاستێکە لە وشیاری کاتێک کە ئێستا ئەزانین باقی ئەو چینانەی تر یان ئەو حیزبانەی تر هەمان سیستمە پارێزن، کەواتە ئێمە پێویستمان بۆیە کە ئەم وشارە چینایەتیە بەرینە سەرتر. کاتێک کە ئێمە چینە سەر ئەم دەسەڵاتە بەمانایەوە زانین کە ئەمە دوژمنی چینایەتی ئێمەیە، پێویستەکە ئەم هێزەی کە هەمانە لە ناو شوێنەکانی ناڕەزایەتیە ئەبێت فێری ئەمە بین، فێری ئەمە بین کە چۆن ئەم وشیاریە کە هەمانە ئەزانین ئەمانە هەمویان یەک سیستمیان بەسەر ئێمە سەپانوە، پێویستمان بۆ بزانین چۆن نتوانین ئەم وشیاریە بگۆڕین بە پراکتیک. لە هەموو شوێنێکی دنیاە ئەمە پرۆسەیەکی ویستووە. پرۆسەکە لەوێ دەست پێکا کە تۆ یەکەم کەس هەموو نوێنەری چینی بۆژازیە خەیتە لاوەڵی من نامەوێت نە پەرلەمان مەوێت ناو حیزبانە مەوێت ئەوانە خۆم نوێنەرایەتی خۆمەکەم. وەکۆم شیعارەی لەم ماوەیە باسمان لێ کرد کە کەسێ موچەی لە باڵا بێ، ئەندام پەرلەمان بێ، دەوڵەمەند بێ، سەرمایەدار بێ، سەرکردەی حیزب بێ، موچەخۆری باڵای ئەم دەسەڵاتە بێت ناتوانێت نوێنەرایەتی خەڵک بکات. ئەبێ ئەمانە بگۆڕێن. دوو ئەوەی کە ئێمە پێمان وابێ کەسانێک گێنە پێشەوە ئەتوانن بڕۆن ئیتر بەدوایم کەسا بڕۆین و بیپەرستین و بیکەین بە سەرکردە ڕزگارە بین، ئەمە نیشانە ئەم خۆپیشاندانە کە ئەمە لە ئارایان نییە. کەواتە کە لە ئارانیە مەیڵی درستی نەکەینەوە هیچ کەسێکی تر وەڵامە ڕابردووی پاکە وڵاوە نازانم گەندەڵ نیە، ئەو ئەمانە نەخوات. ئێمە نوێنەرمان پێویست نییە تا ئەو کاتێک کە خەریکی مفاوزاتین لەگەڵم دەسەڵاتە، تا ئەو کاتێک کە هێزێکمان هێناوەتە مەیدان بۆ فشارمان بۆ هێناون، ئەو کاتەش هەموو ڕۆژێتوانی نوێنەرەکانمان بغۆڕین، دەتوانین ئەم ڕۆیەکی بێت سبینەیەکی تر. کەواتە پێویستمان بە تەقدیسی شخصیت نییە. ئێستا ئەوەی ئەمڕۆ لە کوردستانە غیابی ڕابەر نییە، غیابی ئەم هێزەی خۆمانە کە چۆن خۆمان ڕێکخراوکەین و چۆن بەرامبەر بە دەسەڵات وەکو هێزێ دەرکەین. ئاماژە بە خاڵێکی زۆر گرنگە ئاسۆ. من پێم وایە استراتیژی جوڵانەوەی ناڕەزاییەکان، ئەزانین چۆن جوڵانەوەی ناڕەزاییەکان زۆر جار ناڕەزایی بە خواستەوە گریەخوا، ینی ناڕەزایکی دیاریکرا و خواستێکی دیاریکراوی هەیە من خواستە بەرێتە پێشەوە. من پێم وایە ئەمە قوبوڵە و ئەمە ئەبێ بە نظر یاتیبار وەری بگرین و ئەو جوڵانەوە ناڕەزایەکێتە دەرەوە بەدیهێنانی ئەم خواستە یەک هەنگاوی زۆر گرنگە، زۆر مهمە لە پەرەگرتنیە، لە پێشڕەویکردنیە، لە فراوان بوونەوەیە، لە دانی ئومێد بە خەڵکە، لە دانی ئومێد بە جەماوەرێکە کە ممکنە سای لێ خستووە هیچ ناگۆڕێت چارچێ بکەین هەر وەکو خۆیەتی. گرنگە بەدیهێنانی خواستەکە، بەڵام
بە بڕوای من لە استراتیژی سەرخستنی ئەم جوڵانەوەیە بە پێچەوانەی ئەو تێڕوانین و تەسەورەوە کە هەیە کە ئەم دەسەڵاتە ڕوخێنین و کۆتایی پێێنین و ئیتر ئەتوانێت خواستەکانمان بەدی بێت و یاخو بە ئامانجەکانی خۆمانەگەین یا مەسەلەی ئەوەی کە مەسەلەی گرنگ لەم نێوەیە ڕووخاندنی ئەو شتەیە کە مەوجودە بە بڕای من زۆرتر استراتیجەکە لەسەر ئەساسی دروستکردنی بەدیل و ئەلتەرناتیوی ئەوەی کە ئێستا هەیە پێدا بگرێ یعنی لە خلالی خکەباتکردن و کارکردنیش بۆ خواستەکانە لە خلالی هەنگاو بە هەنگاو چوونە پێشەوەیە گرنگترین مەسەلە بەلای خەڵکانێکەوە کە لە ناو ئەم جوڵانەوەیان ئەوەیە کە چی دروستکەن چی پێک بێنن ئەو جۆرە نوێنەرایەتیکردن یاخود هەتا ینی خودی فکرە و ئیدیەی نوێنەرایەتیکردن زۆر ڕاستە و خۆ چەسبە بە ئیدەی ڕێکخراوبوونەوە بن دیارە حتمما دواتریش قسە لەسەر ئەماکەین من جیاوازێکی گەورە ئەبینم لە بینی بەسیجکردن و ڕێکخراوکردنە بەسیجکردن تۆ توانی مەسەرەوەی کە پێوترێ بەسیجکردن هەڵخراندنی خەڵک کۆکردنەوەی خەڵک هێنانە مەیدانی خەڵک ئەو ئیستلاحاتانە باسەکرێ ئەکرێ بە هێزێکی سیاسی دیاریکراوی ژەکرێ خەڵک بەرژێنتە سەر جادە و دوای پیان بڵێ بڕۆنەوە بۆ ماڵەوە یاخود دوازیان لێ بێنێر بۆ خۆیان بڕۆنەوە بۆ ماڵەوە بە جۆرێک ئەمام خەڵخراندنە ئەکرێ بەڵام ڕێخستن شتێکی کەیە ڕێکخراوکردن شتێکی کەیە و مەسەلەی نوێنەرایەتیکردن زۆر بە شێوەیەکی ڕاستە و خۆ پەیوەندی بە مەسەلەی ڕێکخراو بوونەوە هەیە یعنی ئەوەی کە تۆ لە خلال لە پرۆسەی دروستکردنی یا هێلانە مەیدانی نوێنەرەکانت وە لێپرسینەوە لە نوێنەرەکانت ئەتوانی خۆت ڕێکخراوکەیت و خۆت بڵین کۆکەیتەوە ئەمەی کەم لە کوردستانە استراتیجێکە ئەتوانێت ئەم جوڵانەوەی بە نەزەری من بە سەرنجام بەسەرکەوتن بگەێنێ استراتیجی بیناکردنەوە دیارە استراتیجی بیناکردن دروستە کە لە کاتی جوڵانەوە ناڕەزاییەکانە بیناکردنی ئەو نوێنەرایەتیە بیناکردنی ئەو فۆرمێ لە ڕێکخراوبوون کە نوێنەرایەتی مانای پێیاکە بەڵام لە دەرەوەی ناڕەزایەکان ئەو ڕۆژەی کە ناڕەزایەکان ئەچێتەوە بۆ ماڵەوە ئەو ڕۆژەی کە خەڵک ئەچێتەوە دووبارە لە گەڕەکەکانە لەگەڵ برسیەتی و نەهامەتی و نەخۆشی و بێکاری و دەرد و مەینەتی ئەوانەیە دەست و پەنجە نەرمەکە ئەو ڕۆژەش ڕێکخراوبوون مانای هەیە ئەو ڕۆژەش خۆ ڕێخستن مانای هەیە ئەو ڕۆژەش بیناکردنی ئەلتەرناتیوی داهاتوو بۆ بەڕێوەبردننی کۆمەلگا مانای هەیە بە بڕای من ئەو باسی کە کردمان لەسەر ئەوەی کە چین چێە ئەو بینەی ئەو جەماوەرێک ئەم جارە حرەکەتی کردو زۆر کاریگەری لەسەرەوە دانێ کە استراتیژی سەرکەوتنمان چییە یعنی باسەکە لەسەرەوەیە هەمیشە ئێمە لە سیاستکردنە لە کاری سیاسیە تەسویرێکمان لەسەر کاری سیاسی هەبووە کە کاری سیاسی سەرنجام بە وەکو بڵین شوێنێک وەکو مرکزێک ئیلان و بیلان بە دەوڵەت هاتیەپەڕێ ینی تۆ تەوێت کاری سیاسی بکەی پێویستت بەوەیە لە پەیوەند لەگەڵ دەوڵەت تا شتێ بکەی جا هەیە ئەوێ دەوڵەت چاکە هەیە دەوڵەت بڕوخێنێ هەیە مقاومەتی دەوڵەت بکە هەیە ئەوێ ئەم دەوڵەتە لابەرە دەوڵەتێکی کە بێنێ بەرحاڵ بەڵام سەرنجام بە کارکردنی سیاسی هەمیشە تعریفەکەی ئاوا بۆ کە پەیوەندی بە دەوڵەتەوە هەیە ینی تۆ لە شوێنێکە کە کاری سیاسیەکەی لە شوێنێکە کە استراتیج بۆ هیندانی استراتیجت ئەوەیە کە چۆن ئەم دەسەڵاتی کە ئێستا مەوجود ئەم دەوڵەتێک کە مەوجودە ئێستان دەوڵەتە بگری بەڵام ئەتوانێ مانای سیاستکردن لە جۆزە بچووکەکانی شامانە بکرێتەوە لەو شوێنانەیە کە خەڵک لەگەڵ هەژاری و بێکاری و دەربەدەریا نالەباری گوزەرانی نالەبارە دەست و پەنجە نەرمەکان لەوێشا سیاست مانا پێیاکە لەیە سیاست ببێ بەوەی کە چۆن مقاومەتی ئەم دۆخە بکرێ و ئەمە بکرێ بە بنەمای دروستکردنی ئەو دەسەڵاتەی داهاتوو ناشە دەوڵەت بۆ خۆی دەسەڵات هەر دەوڵەت نییە دەسەڵات دەتوانێت فۆرمی تری ئەوێ ئەوەی کە پێویستە خەڵک دروستی بکات دەوڵەتێکی تر نیە ئەوەی کە پێویستە خەڵک دروستی بکە دەسەڵاتی خۆیەتی خۆ بەڕێوەبەریە و ئەمە ئەتوانێت ئەو استراتیجە بێت کە ئەم جوڵانەوەی ئێمە بەرەو پێش بەرێ ئەم جوڵانەوەی ئێمە هەنگاوی تر هەڵگرێ و ئێمە لە سەبارەت بە ئەم باسە ئەم باسی استراتیژە ڕاستە و خۆ پەیوەستی ژەبێتەوە
بەڕێکخراوبوونەوە ڕاستەوخۆ پەیوەستە بێتەوە بەڵام پێشەوەی بچینە سەر مەسەلەی ڕێکخراوبوون من پێم وایە باز لەسەرەوەیە ئەگەر ئێمە ئەمانەوێ جاری داهاتوو کە هاتینە سەر شەقام جاری داهاتوو کە هاتینە مەیدان ڕێکخراوتر لە ئێستا بینە مەیدان پێویست ئێستا چی بکەین ئاسۆ چی پێویستە بکەین ئێستا من پێم وایە کە ئێمە چینێکی گەنجین لە کوردستانە چینی کرێکاری ئێمە چینێکی تازەیە لە ڕووی تەجروبەی سیاسیەوە یعنی تۆ سەیریکە ئێمە مەسلەی ڕێکخراوبوون چۆن لە ناو ئەم چینە سەری هەڵاوە یان تێگەیشتووە کاتی حکومەتی بەعز سندیکایەک هەبووە کە هەمووی سەر بە دەوڵەت بووە بە قازانجیەوە بووە هەرڕامان کردو لەوەی کە بە چیتە ناو سندیکایەکی واوە مقاومەتەوە بووە کە نەچیتە ناو سندیکایەکی واوە کاتێ هاتووشە دەسەڵات گەیشتوتە دەستی حیزبە کوردیەکان حیزبە ناسیۆنالیستەکان یان ئیسلامیەکان سندیکا بووە بە تەقسیمی پۆستەکانی سندیکا لە نێو ئەو حیزبانە دیسانەوە باە ڕۆشتی تا گەر کرێکارێک بووتە خزمەتە بە حیزبێ بکردا لە ناو سندیکایە دیسان کرێکار لەمەش نەچۆتە ناوەی هیچ پەیوەندێکی لەگەڵ ئەما دروست نەکردووە کە بزانێ ئەمە شتێکە پەیوەست بەوەوە کەواتە ئێمە لەم بارەوە وەکو ئەم چینە تەجروبەی سیاسی ئەوەمان نییە دووشت گرنگە بە بڕای من بۆ چینی ئێمە لێی تێبگەین و دراسی بکەین یەک ئەوەی کە تاریخی چین ئێمە 200 ساڵە لە کولی دنیاە لەم 200 ساڵە شکلی جۆرا و جۆری ڕێکخراوبوونمان دروست کردووە تەجروبەی سیاسی جیاجامان هەبووە ئەم تەجروبانە ئەبێ بەنەوە بێ بە باگراوندی فکری ئێمە تێی بگەین بزانین چ کەم و کوڕەکانی چی بووە مەسایلەکانی چی بووە چونکە ئێمە بەشێکین لەم چینە جیهانیە ئەبێ بزانین بۆچی ئەو چینە لە بەعزێ شوێن ڕێکخراوە چۆن توانێتی سەرکەوتوو بێ تەجروبەکانی چی بووە لە بەعزێ شوێن شکستی هێناوە تەجروبەی شکست خواردوەکانی چی بووە ئێمە چۆن دەتوانین لەوانە تێپەڕین کەواتە ئێمە وەک وایە لە تاقانێکی سەرەتایی بین لە کوردستانە خەریکین فێریەوە بین جارێ بزانین مێژۆکەمان چی بووە ئێمە بتوانین بەشداری تیا بکەین ئێمە بتوانین بزانین پەیڕەوی لە چ شتێکی کرێکارانی ئینگلتەرە بکەین بۆ نمونە یان چ شتێکی کرێکارانی فەڕەنسا سەرنجی ئێمە ڕاکێشا بۆی بیکەین یان کرێکارانی ئەمریکای لاتین کە نەوعێک لە سیستمی ئێمەیانەیە سیستمێکی دیکتاتۆری مەجموعەیەک دیکتاتۆر بە نەوعێک هەبوون و دواتر بە نەوعێک بە ئەحزابی پەرلەمانیەوانە گۆڕاوە تەجروبەیەکی نزیکی لەگەڵ ئێمە هەیە ئەمە بەشێک پەیوەندی هەیە بە تەجروبەوە بە تەجروبەی مێژوویەوە بە فێربوون لەوە بەشی دووەمی پەیوەندی هەیە بەوەی کە ئەم چینە بزانێت ئێستا ئەم لە کوێی دنیای ئێستاە ئێمە چینێکی جیهانی ئێستا لەم بازاڕی جیهانیا وەکو باسم کرد سەرمایە بە پێی پێویستەکانی خۆی لە بەعزێ شوێنە بەرهەمەهێنێ لە بەعزێ شوێنە پێویستی بە بەرهەمهێنان نییە حەزەکەی مریشک بفرۆشە فەرقی نییە لەگەڵ نەوت فرۆشتەکەیە مەسەلەکە ئەوەیە کە تۆ ئەم هێزە لەم وڵاتە بە پێی ئەوەی وتم لە 185 سەرمایەکە لە دەستی 15 وڵاتە کۆبووەوە ئەمان تەحەکومەکەن بەوەی کە تۆ لە وڵاتێکە ئەتوانی بەرهەم بێنی سەرمایە چێتەوێت ئەگەڕێت یان نە کەواتە تۆ بەشێکی لەم بازاڕە گەورەیە بەشێکی لەم هێزی کارە گەورەیە کە هەیە لە ئاستی جیهانە لێرە لەوانەیە تۆ بۆ نمونە ئەو تەسویرە وەکو ئەمەی تۆڵی زۆر دروستە چینی کرێکار ئیتر هەر ئەوانە نییە کە لە بوارێکە خەریکی لە مەعمەلێکا خەریکی سەنعەتن ئەمە بازاڕێکی جیهانیە ئەمڕۆ بە شکلی جۆرا جۆر ئیشەکە تەوزیع بۆ لە بینی ئەم بازاڕە لە بینی وڵاتەکانە بەڵام ئێمە ئێستا 3 ملیار و نیو هێزی بەشەری کرێکارین لە دنیاە جا بەعزێکمان لە مەعمەلا بێ بەعزێکمان لە چوزانم شوێنێکی زۆر بچکۆلایە بێ بەعزێکمان لە بێکار بێ ئەبێت ئەمە بزانین کە واقعیەتی ئێمە لە کوردستانە ئێستا وەکو بەشێک لەم چینە جیهانیە ئەوەیە کە زۆربەمان بێکاری بۆ ئەم وەزیعەتە ئەبێ ڕێگە بدۆزینەوە بۆ بەشێکمان ملیۆنێک و نزیک 600,000 ئەگەر بڵین باقی ئەو هێزەکانی دەسەڵاتی لێ دەرکەی موچەپۆری بندیوار و فلان و فیسارەکانی لێ دەرکەی لە کوردستانە هێزێکی گەورەی بەڵام ئەمە تەقسیم بۆ بەسەر شوێنی جۆرا جۆرە لەگەڵ هێزێک کە بێکارە وتمان لە ساچلی گەنجان هەمویان بێکارە ئەمانە ئەبێت هەر یەکەی لە شوێنی خۆیەوە بزانێ ئێستا شێوازی ڕێکخراوبوونێک کە ئەتوانێت لەگەڵ واقعیەتەوە ئەوا بێتەوە چییە چۆن ئەتوانێت بۆ نمونە بۆ مەجموعەیەکی لە
شاری سلێمانی لە ناو خەستەخانەیەکای بە مدیرێکیان بۆ دانایی بە دڵت نییە تۆ ئەتوانی چی بکەی بۆی کە ئەم خواسانت فەرزکەی ئایا ئێمە پێم وابێت 12,000 شتێکی وە کارمەندی تەندروستیمان هەیە ئەمە بۆ ناتوانێت بۆ خۆی سندیکایەک دروستکە بۆ نمونە چۆن لە تونسا هەیە ئێستا ئەو هێزەی کە لە تونسا فشارە هێنێ بۆ حکومەت سندیکای شغڵە ئەو هێزەیە کە ڕێکخراو بووە لە کوردستانە وەک گوتم ئەم پرۆسەیەمان پێویستە دەست پێ بکەین ئەم پرۆسەیە ئەبێت دەست پێ بکە ئەم پرۆسەیە بێت ئیتر سەیریەوە نەکا حکومتکردن و سیاستکردن بۆ ئێمە لە پێش تەسویرەکەی لە بۆرژوازیەوەی ناومەنە لە حیزبە ناسیۆنالیستەکانەوە حکومەتێکەکەی و بڕۆبی ڕوخێنە چاکە بێت و تەواو یان لە گۆڕان و ئۆپۆزیسیۆنە بڕۆ لە پەرلەمان و دەنگێک بێنە و کورسیەک بێنە و شتێکە گۆڕیکە ئەمە سیاسەتی چینی ئێمە نییە ئێمە چینێکین کە پێویستمان بە ئەوەیە کە ئاڵوگۆڕێکی جددی لە سیستمی سیاسی و بەڕێوەبردنە بکەین ئێمە چینێکین کە ئەتوانین یعنی بەپێی ئەم ئێستا کە باسمان کرد ڕاستە ئێمە چینێکی جیهانین بەڵام هەمومان لە کارگەیانین بەڵام ئەم 3 ملیار و نیوە بەپێی ئاستی گەشەکردنی سەرمایە لەبەرەوەی کە ئێستا زیێدەبایی نیسبی ئەوەی کە لە منافەسەی سەرمایە زۆرتر دەتوانێت بەرهەم بێنێ بەرهەمێک لە کۆمەلگایە ساهێنین لە هیچ خەیاڵی هیچ سەردەمێکان نەبووە کاتوای برسی نەبین کەواتە ئەگەر وابێ ئەمە هێزێکی زۆر گەورەیە لە ئاستی جیهانە ئەتوانێت سەعاتی کار کەم کاتەوە لە هەموو شوێنێ شەر نییە لە هەموو وڵاتێکا تۆ پێویستە لە 12 سەعات کار بکەیت و لە هەموو شوێنێکیشا پێویستە ملیۆنەها بێکار بێت کەواتە ئەگەر ئەمە تەسویرەکەمان بێت کە ئێمە ئەتوانین لەو شوێنانەشا کە بێکارین هەر خۆمان بەم چینە بزانین هەر خۆمان بۆ بزانین کە ئەبێ ئەم ئاڵوگۆڕە بکەین مادەم ئیمکاناتەکە هەیە ئێمەش هێزی بەشەرین مادەم سەرمایەکە هەیە مادەم هەموو پێداویستیەکان هەیە هەر ئەوە پێویستی بۆیە ئەم ئینسانانە لە دەوری یەک کۆ ببنەوە ئەگەر بێکار بیت ئەگەر لەسەر کاربی گرنگ هێزە ئینسانیەکەیە کاتوانێت کۆمەلگا بگۆڕێ نەگەوەی ئەم هێزە ئینسانیەت چەندی لەسەر کارە چەندی لەسەر کار ئەوە بەدەستی من و تۆ نیە بەدەست سەرمایە ئەوە دروستەکە بەڵام کاتێک کە وشیارە ئینسانیەکەمان هەبوو ئێمە ئەبێ بژین ئەم شتە گرنگە ئاسۆ من ئیشارەت بە شتێک بەم ئەزانی نازانم لە استراتیژی سەرخستنی جوڵانەوە ناڕزایە کارگەریەکانە لە دنیای شتێکە زۆر لە هینە لە پێشتەوەی مێشتی هەموو فعالین و هەڵسوڕاوانێکی ناو ئەم جوڵانەوە ئەوەیە مەسەرەن استراتیژێکی وەکو ماگرتنی گشتی نەگەی چینی کارگەر چینێکە لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی مەکانەیەوە لە اقتصادی سەرمایه‌داریە چینێکی بەهێزە و ڕۆژێکە بڕیاریدا چرخەکانی بەرهەمهێنان بوەستەی بۆ ژوازی چیەکە بۆ ژوازی چۆن نەتوانێتە لەبەرەوە استراتیژی سەرخستنی جوڵانەوەی کارگەری هەمیشە ئەوە بووە کە بتوانی لە لەحزەیەکی دیاریکراوە مانگرتنێکی گشتی بکەیت کە سیستەم ڕابگری سیستەم ڕابگری و سیستەمەکە دابڕمێنی و ئەمە ئەتوانێ هین بێ و وەختێک تۆ ئەتەوێ سابتی بکەی بیسەلمێنی کە چینی کارگەر ئەتوانێ ئەم کارە بکە ئاماژەی پێ یا سەیری سەنعەت ئەوەنە پێشکەوتوە ئەوە لە شوێنێکە کە سەنعەت پێش نەکەوتوە دیتر چینی کارگەری چی جاری ڕاوەستە با سەنعەت پێشکەوێ با معمەلەکان بکەوێتە کار و ئەمانە هەتاکو ئێمە اقتصادی نەوتمان هەبێ اقتصادەکەمان ڕێی و چینی کارگەرەکەمان ئەوە ئەمە هیچمان بۆ ناکرێت ئەبێ چیە بیکە ئەمە وڵا بێ بۆ ژوازی خۆی وێ بیکە ئیتر ئەنوا وەشکان نەزەریاتی بۆ ژوازی نیشتیمانی نازان چی لێرەوە هاتە ژوورەوە با بێن سەنعەتی بکەن و وڵات سەنعەتی بکرێەوەوانە چینی کارگەر دروستە بێ پێگێتەوەوانە جا وەختە چینی کارگەر شۆشەکە یعنی تقریبەن وەکوەوەی کەمە هین بێ وەنیە سووری ژیانی کرمی ئاوریشمە وەنیە ناو قۆزاخ و دوای لە قۆزاخ ئەم تەسویرە زۆر نادەقیقە بۆ هین باسەکە لەسەرەوەیە کە چی واقعیەتی هەیە وەختێک لە 200 لەمە پێش یا 150 ساڵ لەمە پێش وەختێک سۆشیالیستەکان هاتن باسییانەکریان و چینی کارگەر ئاوایە خۆ باسیوان ناکرد چینی کارگەر ئەبێ وابێ پێویستەکە وا بکرێت یعنی کە هاتووە لە مانیفێستا وەسفی چینی کارگەرەکە وەسفی چینی کارگەرەکە ناڵێت چینی کارگەر ئاوای لێدێ خەریک نییە پێشبینی بکە خەریک نییە بڵێ ئەڵێ چینی کارگەر ئاوایە لەم ڕۆژەیە لەم شێوازەیە خۆی ڕێکخراو کردووە لەم شێوازەیە خۆی ڕێکخراوەکە و بەم شێوازە کۆ بێتەوە لە دەوریە کۆوانە و ئێمەش پێویستمان بۆیە وەسفی واقعیەتی حاڵی ژیانی خۆمان بکەین ئەگەر چینی کارگەری ئێمە لەناو شوێنە کارگەریە فراوانە گەورەکانە کۆ نابێتەوە لە شوێ کۆوە بێتەوە
لە شوێیە کە دەستیان بە یەکترەکە و لە شوێیە کە ئەتوانن بەیەکەوە هین بکەن و ئەگەر چینی کارگەر ناتوانێت بە ئیزرابکردن و مانگرتن لە کار بتوانێت نوێنە شوێنی بەچی ئەتوانێت خۆی نیشان بدە بەچی ئەتوانێت نیشانی دا کە ئەو هێزێکەوە توانێت سیستەم ڕابگرێ هێزێکە ئەتوانێت ئاڵوگۆڕ دروست بکە بەچی ئەتوانێت ئەمە بکە و ئەمانە پرسیارێکن کە هەڵسوڕاوانی ئەم جوڵانەوەی ئێمە وەختێک مەسەرەن کەتەلۆگە کۆنەکانیان بیر بردەوە و لە جێگای ئەوەی وەفادار بمێنەوە بە تێکستە جوانەکانی 150 ساڵ لەمە پێش 200 ساڵ لەمە پێش وەفادار بن بەوەی کە ئێمە ئاڵوگۆڕمان ئەوێ ژیانێکی شایستی ئینسانمان ئەوێ بۆ بەشەر و ئێمە هەڵسوڕاوی ئەم جوڵانەوە ئەو دەمەتوانن قامت بخە پەنجە بخەنە سەر ئەو پرسیارە ئەستیانی کە هەیە و بە شوێن وەڵامەکانیان بگەڕێن و پێم وایە وەڵامی ئەمانەش هەمووی هەیە و ئەمەی کە تۆ ئاماژت پێکرد ئینەکە بینە سەر پرسی ڕێکخراو بوو بەڕاستی ئەمە ئەم پرسێکی گرنگە و ئێمە من بۆ خۆم هەمیشە زانم لە شتی خۆڕسک کە باسەکرێ ئەوانە جۆرێک وا باسەکرێ شتی خۆڕسک ئەوەیە کە هیچ ڕێکخراوبوونێکی تیان نیە و ئەوەی کە لەحزەی ڕێکخراوبوون ئەو لەحزەیە کە مەجموعەیەک خەڵکی ڕۆشنبیر و تۆزی عاقڵ و وەنێ کتێب خوێن و خوێنەوار و ئەمانە پیا ئەبنون بە چینی کارگەڵێن وابکە وابکە ڕێکخراوبوون لە لەحزەیەوە دەست پێکەن کەمە پێما بێ ئەم تەسویرێکی تەواو نادروست و ناواقعی یعنی ئێستا هەرم خۆ پیشاندانانی ئەخیر باسەکرێت کە خۆڕسک بۆ بەڵام منطقی تایە کە ئەم هەموو حەشاماتە ڕژاوەتە سەر جادە ئەم هەموو حەشاماتە لەگەڵ پۆلیسا دەرگیرە لەگەڵ ئاسایشە دەرگیرە هێرشەبە یەتە دواوە بەرکۆڵانەکانە ڕاکە دووبارەیەتەوە دووبارە خۆی سازایەتەوە لێرە دووبارە ئەڕوا لەوێ پەلاماری جێگایەکەیا و ئینە ئەمە هەمووی بەبێ ڕێکخراوکردنەکرێت ناکرێت نەواتێک لە ڕێکخراوبوون وجودی هەیە و ئێمە پێویستمان بەوەیە لە مەسلەی ڕێکخراوبوونە هەمیشە ئاعتراف بەو نەواتانە بکەین هەمیشە ئاعتراف بەو پێکاتانە بکەین و هەمیشە کارمان لەسەر ئەوە بێ کە چۆنی ئەم نەواتە خۆڕسکە ئەم نەواتە کە خۆی لە هەلومەرجی بەرەو پێشوونی ناڕەزایەتەکانە هاتوۆتە پێشەوە ئەمە پەرە پێ بدەین ئێمە لە سفرەوە دەست پێ ناکەین چینی کارگەر هیچ کاتێک حتا ئەو کاتەشی کە بێدەنگە حتا ئەو کاتەشی کە بە بێدەنگی دانی لەسەر جەرگی داناوە و هەژاری و بێکاری و نەخۆشی و نالەباری ژیان تەحملەکە حتا ئەو لەحزانەش ناتوانێت ڕێکخراو نەبێ ئۆرگانیزمێکی زیندووە ئەگەر قسە لەسەر چینی کارگەرە ئۆرگانیزمیشی زیندوو طبقە ئۆرگانیزمیشی زیندوو ئۆرگانیزمی زیندوو بەبێ حدێکی دیاریکراو لە ڕێکخراوبوون ناتوانێت وجودی هەبێ ئەم حدی ئەدنایە لە ڕێکخراوبوون ئەبێت ببێتە ئەو ماتریاڵی کە ئێمە ئەتوانین ڕێکخراوەکانی ئایندی لێ دروستکی منمونە یعنی ئێمە دەورانێک مەسەلەن باس ئێستا لە حرەکەی چارتی ئەوانە ئەکرێکە لە بەریتانیا کە تۆ ئەژی تۆمانە حرەکەیکی زۆر گەورە بووە لێرە لە سویدا مەسەلەن جوڵانەوە کارگەری کە هەیە و بە جۆرە ئیتیحادیەکان هەمیشە لە پەنا سۆشیال دیموکراتەکانە بەشێک بوون لە دەسڵات یعنی ئەمەنە بەهێز و بەتوانان کە حکومەکەن و ئەوانە ینی مەوزوعی مەسەلەن هەتا چەند ساڵێک لەو بەرەوەوانە عوزوی ئیتیحادیە نەبوویتە هەتا بیمەی بێکاری دووەر ناگری ینی بە جۆرێک ئەم شتانە ئاوا دەمەج بوون بەیەکەوە بە جۆرێک ئاوا چۆتە ناو سیستەمەکەەوە ئەم جوڵانەوەیە بنەماکەی و ئەساسەکەی لە جۆرێک لە هاوکاریکردنی خەڵک لەگەڵ یەکترا دروست بووە یعنی هاوکاریکردنی خەڵک لەگەڵ یەکترا کە نەئەکرانە بێ یعنی تۆ مەسەن لە ستۆکهۆڵمی ساڵی 1970 بژیایتایە کارگەرێک بووی تازە هاتویتە ناو ستۆکهۆڵمەوە ڕۆژێ ئیشت دەسەکەوت بای ئەوە نەپارەت هەبوو بڕۆی لە خانوویکی پچکۆلەیە شوێنێک بگری بۆ خەو ئەو شەوە ئەو ڕۆژە ئیشت دەست نەکەوتایە پارەت نەبوو پچی ئەو شەوە بخەوێ بووە لەسەر جادە بنووسیتایە بڕۆشتی تاگەر لە کڵێسا جێگیان کردی تاوێنی کردا یعنی ئەم کەسە ژیانکردن بۆی کارکردن بۆی مانای ژیانکردن بوو یعنی خودی زیندومانەوە ئەبوایە پێویستی بەوە بوو کە ئەم کەسە کار بکە وەگە کاری نەبووە بە معرەزی لە ناوچوون بوو و ئەمە وایە کرد کە تۆ پێویستت بەوەیە کە سندوقێک دروستکەی پێویستت بەوەیە کە کۆمەڵێک بە دەور یەکترەوە کۆبنەوە هاوپشتی یەکتر بکەن ئەم سندوقەمە کۆمەڵی پارەی تیادانی نوانە کەسێکمان ڕۆژێک بێکار بوو کاری نەکردو ئەوانە توانێت لەم سندوقەوەری گرێ ئەمە ضرورەتی زیندومانەوە بوو یعنی شتێک نەبوو هیچ مارکسیجی پێویست بێ هیچ ئەنگڵسێکی پێویست بێ هیچ لینێکی پێویست بێ هیچ بەلشەفیە منشەفیە یاخود سۆشیال دیموکراتێکی پێویست ببێ فێری کارگەری بکەن نە خۆی فێرە بێ ئەمە ژیان فێرێکە و ئەمە سەرنجام ئەم سندوقانەیە کە بوو بە بنەمای
دروستبوونی ئەم جوڵانەوە کارگەریە گەورەیە بوو بە بنەمای دروستبوونیەوە ئیتیحادانی کە پێکات ئیتیحادەکان لێرەوە دروست بوون لەم جۆرە سندوقانەوە دروست بوون کە بەشیشان هەتا مەسەلەن زۆری هەتا کەنەسی و شتیشان ینی لە کەنیسەکانەوە هاتوونە ئەوانە باشە جوڵانەوەی کارگەری لە وڵاتی ئەوروپا ئاوا خەمڵیوە ئاوا پێکهاتووە و ئێمە ڕێکخراو بوون لە وڵاتی ئێمە چۆنە خەمڵی خەڵک ئێستا چی ئەکا بۆیکەوە مەکە نەخۆشێکی کە نەخۆشێکی تووشی نەخۆشی بوو بەرلەوەی بمرێ و ئەوانە فریایکەونەوانە چی ئەکا چۆنی خۆی لە بەرامبەر ئەم موسیبەت و بەڵایە ڕێگە خات و سازەدا ئەمە نقطەیەکی مهمە ئەگەر ئێمە فکرمان لای ڕێکخراوبوونە پێویستمان بۆیە فکرمان لای ئەم نەواتە بنەمایانەی ڕێکخراوبوون بێ و لێرەوە بتوانین هەنگاوە بگرین ئەوانە و ئەوەی جەماوەری کارگەر ڕێکخراوی خۆتان دروستکەن ئیتیحادیە دروستکەن ئەوە دروستکەن و بڕۆن نیقابی خۆتان دروستکەن و ئەمانە و لە وڵاتانە وایان کردوەوەش لێرە توانوا بکەن بەدەر ناخوا بەدەر ناخوا با تەجروبە بینیومانە یعنی ئەوە بەسەرەن 20 ساڵە بەسەرەن لە هەولێر واز دێبێنن لە سلێمانی چێ لەسەرەوەی کە خەڵک نیقابەی دروست کرد و خەڵکی گرتووە چەند ڕابەری کارگەری لەسەرەوە ژیراون کە ئیتیحادیان دروست کرد و کەس بە قەمع و ئیرهاب ئەمە کراوە بە قەمع و سەرکوت ئەمە کراوە نە ئەی بۆ دروست نابێ بۆ پێک نایە معنی وایە ئێمە لەگەڵ وەزعیەتیشی تایبەت و دیاریکراوە دەست و پەنجە نەرمەکەین و پێویستمان بەوە هەیە لە ڕێکخراوبوون لەسەر ئەم ئەساسەوە ئێمە دەستی بۆ بەری لە بابەتی ئەم ناڕەزایانەوە من قسەکەم ئاوایە کە ئێمە پێویستمان بەوەیە ببینین ئەو نەواتانەی کە لە شارە جۆر بە جۆرەکانە خەڵکیان ڕێگە خست ئەوانەی کە هاتبوون ئەم هێزیان کۆ کردو لە سەجاد ئەوانە چێن ئەو گەنجانە چێن و بۆ ئەم گەنجانە دەستیان بە یەکتر ناکە و بۆ لیجانی تەنسیقی دروست ناکەن و بۆ کۆمیتەکانی ناڕەزایی دروست ناکەن هەر ئێستا بۆ چاوەڕێ من ڕۆژێکە هاتنە سەجاد دووبارە کۆمیتەکانی ناڕەزایی دروستی کە نەدەستا بە هەبێ هەر ئێستا بە هەبێ و تەماس بگرن پەیوەند بگرن لەگەڵ ناوەندەکانی ترا پەیوەند بگرن لەگەڵ شارەکانی ترا سوۆسیال میدیاتان لە بەردەمایە سوۆسیال میدیا توانێت کۆمەکێکی زۆر جددی بێ بۆ دیتنەوە و ناسینەوەی هەموو ئەوانە و ئەم شەبەکەیەک لە ئەم هەڵسوڕاوانە ئەتوانێت لە ساتوکاتی داهاتووە ئەو کاتەشکە هەتا ئەنتەرنێتیان قەتع کرد ئەگەر ئێستا پێکت هێنابێ ئەو ڕۆژەی کارژیت سەرجادەوانە توانی زۆر حرەکەیکی متەناسق بکەی وەوا ناکەی مەسەرەن شارێک بە شارەکان بە تەنیا بمێنێتەوەوانە ببێتە معرەز هەدەفی پەلاماری دەسەڵات و ئەوانە لە بینی بەرەوە شارەکانی تریشیز نەکەن نە هاو ئاهەنگ ئەتوانی کار بکەی و اینجا ئەم جۆرە لە ڕێکخراو بوون و ئەم جۆرە لە بەدیل و ئەمانە دووبارە کاریگەری ئەبێتەوە لەسەر استراتیژی سەرکەوتنمان لە کوردستان چونکە ئێمە نابێت بیرمان چێ کە ئێمە لە دەسەڵاتێکە ئەژین کە جۆرێک دووفاقیتیایە ئەو دوو ئیداریەی کە هەیە ئەو شەپڕێویەی کە هەیە وای کردووە بەشێک لەم کوردستانە لە ژێر زەبر و زەنگێک و کۆنتترۆڵێکی زۆر وەحشیانە و دڕندانەیە بێ و بەشێکی تری کۆنتترۆڵ ناکرێت ئەم بەشەی کە کۆنتترۆڵ ناکرێت ئەبێ ببێ بە کۆمەک بۆ ئەو بەشەی کە کۆنتترۆڵ کراوە بەڵام بەو مەرجەی کە ئێمە بتوانین هەنگاو بە هەنگاو مەرحەلە بە مەرحەلە پاشەکشە بەم هێزە فشەڵی ئێرە بکەین و بە بڕای من ئەمەش دووبارە ئەبێتەوە بە بەشێک لە استراتیژی ڕێکخراوبوون و استراتیژی سەرکەوتنی ئەم جوڵانەوەی ئێمە ئاسۆ من تقریبا وەختێکی زۆرم بردووەمانە باوەخت بم بە تۆ دیارە بینەرانیش بزانن ئەوان نییە من مقابلەی ئاسۆ بکەم و ئاسۆ میوان بێت و ئەوان و حەقم خوارد بێەوەوانە نا بەڵام بەرنامەکەمان بۆ خۆی خاصێتەکەی و هینەکەی خصوصێتەکەی ئاوایە کە میوانێک دێنین هەر نایڵین ئەو قسە بکەمە خۆشمان قسەمان زۆرە لەسەر ئەم بابەتە فەرمووە دەست خۆش من پێم وایە ئەبێت یەکۆڵینەوەیکی ورد بکەین لەسەر ئەوەی کە وەزعی ئەم چینەی ئێمە لە کوردستان چۆنە بەداخەوە تا ئێستا لێکۆڵینەوەی لەم بابەتە لەسەر چینی ئێمە مێژوەکەی دابەشبوونی لە کوێی بەرهەمێنانایە و سەرجەم ئەم چینە لە بوارەکانی بەرهەمێنانە چیەکە لە مەسەلەی وەزعەتی مەعیشیە چۆنە ئەو مەسایلانەی کە مەشغەڵەی ئەم چینەیە مەشاکلەکانێتی چییە ئەو بیرروبۆچوونانەی لە ناو ئەم چینەی ئێمازاڵە سەبارەت بە ڕێکخراوبوون سەبارەت بە چینی کرێکار ئایندەکەی چییە یعنی لە ئەخیرا ئەمە چینێکە ئەوێت لە سایەی سیستمی سەرمایه‌داریە
نامێنێ و ئەم سیستمە هەموو ڕۆژێزانە زوڵمی لەکە ستەمی لەکە هێزی کارەکەی نامۆکە لە خۆی و بێ بە ساحبی کۆمەلگا بێ بە ساحبی ئەو شتێک کە لە کۆمەلگا هەیە وەکو ئینسانێک کە بەسەر بەرهەمێنانی خۆی بەسەر ژیانی خۆی ئازاڵا و هیچ دەسەڵاتێ نەبێ لەسەریەوە ئەمە پێویستی بە قسەی زیاترە کە بزانین ئەم وەزعەتی ئەم چینەی ئێمە چۆنە و لە چه ئاستێکە تا بزانین گرێگۆڵەکانی بەردەمی چییە من پێم وایە کە یەکەم شت ئەبێت بۆچوونی ئێمە سەبارەت بە مەسلەی ڕێکخراوبوون ئاڵوگۆڕێکی بەسەرا بێت یعنی وەکو وتم ئەو شتێکە لە ناو چینی ئێمە حتا لە ناو بەشی ڕۆشنبیر و کۆمونیستەکەشی ئازاڵە ڕێکخراوبوون بریتە لەوەی کە تۆ هەر حیزبەی بڕوا بەشێک لە چینی کرێکار کۆکاتەوە و ڕێکخراوێکی جەماوەری دروستکە کە سەر بە حیزبەکەی خۆی بێت و لە باشترین حاڵەتە کەسەکانی دەور و پشتت کۆکەیتەوە کە ڕێیان وەکو تۆ بێت و لەگەڵ کەسانێکی ترا کە بیر و ڕایان جیاواز بێ یان سەر بە حیزبێکی تر بنیان یعنی لەگەڵ شتەکانی توانێنەوە سیرەکەی زۆر زوو گرشتی دروستە بێ و ئەم ڕێکخراوبوونە کۆتایی پێ لە شوێنەکانە ئەمە نەتیجەی ئەوەیە کە هێشتا ئەم چینە چینێکی لاوازە لەباری ڕێکخراوێەوە لە باری ئەوەی کە چۆن بیرکاتەوە بزانێ ئاڵوگۆڕ لە کۆمەلگایە چۆن لەسەر دەستی ئەم بەدیە چۆن دەتوانێت چینی دەسەڵاتدار لە دەسەڵات بخات چۆن دەتوانێت هەموو ئەم هێزەی خۆی لە هەموو شوێنەکانە کۆک کاتەوە و یەکگرتووی بکە تا بەشێکی لەسەر کار بێ بەشێکی لەسەر کار نەبێ کەواتە وەکو ئەڵێن لە پێشا لە فکری ئەم چینەیە مەسلەی ڕێکخراوبوون مەترەحە بێ ولا ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ چینی سەرمایە لەگەڵ حکوومەتەکە لەگەڵ حکوومەتی هەرێمە لەگەڵ حیزبە دەسەڵاتدارەکانە بەرەبەرە ئەم شتانە هەست پێەکە لە کارگەیەکەوە لە دایرەیەکەوە لە مەدانی کارێکەوە لە کەرتێکی تایبەتەوە لە هەموو شوێنەکە هەست پێکە کە مجموعەیەکن پێویستیان بەوەیە کە لە دەوریە کۆبنەوە بە قەزی نەزەر لەسەر هەر بیر و باوەڕێکی جیاواز کە هەیان بێ و ئەمە ئەساسی دروستبوونی ئەم چینەیە ئەگەر ئەم شتانە لە خوارەوە دروست نەبێت لە ناو ئەم چینەیە کۆتایی نەهێنرێ بە و جیاوازی کە لە بینی ئەم کرێکارانە هەیە لەباری فکری و لەباری ئەم شتانەوە نێڵێ پەرش و بڵاو بن ئەم ناکۆکی و پێشبڕکێ لە ناو ئەم چینە لە خوارەوە کۆتایینەیە لە هەموو شوێنەکانە حەز نەکەی کە مجموعەیەکن بەیەکەوە یەک بەرژەوەندیان هەیە لەسەر یەک شت خەبات بکەن پێکەوە دانیشن گوێ لە یەک بگرن بە دوای کێشەکانی یەکترا بچن و پێکەوە ڕوبەڕووی ئەو ساحبکارە یان ئەو مدیرە یان ئەو پارێزگارە بنەوە کە زۆڵمیان لێکە بەبێ ئەم پرۆسەیە ناتوانین باز لە ڕێکخراوبوون بکەین و ئەمە کێشەیەکە لە لای ئێمە لەبەر چی لەبەرەوەی کە یەکەم گەشەی سەرمایه‌داری لەم شوێنە بەم چەشنە نەبوو کە هەموو ئەم هێزان لە مەیدانی کارە بێتە مەیدان و بزانێت کە چۆن بۆ نمونە لەگەڵ سەرمایه‌دارێکە چۆن ڕوبەڕووە بێتەوە و لەگەڵ ساحبکارێکە چۆن پێویستی بە یەکگرتوبوونێکی زیاتر هەیە لەبەر وەزعی ئابووری کە دەورانی سەدام حوسێن چۆن کوردستانی بەڕێوە بردووە هەرحاڵ ململانی لەگەڵ دەوڵەتە زیاتر بزوتنەوە ناسیۆنالیستەکان زاڵ بوون لەدا و هەر ڕوبەڕووبوونەوەیەکە کە هەبووە ئەفکاری ئەوە زاڵ بووە لەگەوەی کە کرێکاران یەکگرتوو بن و بزانن چی بکەن لە کاتی یەکێتی پارتیشە هەر عینە شت هەمان ئەم کێشەی شەڕی ناوخۆ ململانیەکانیان دوای ئەو هاتنی ئەحزابی معارەزە و تەنها ڕوبەڕووبوونەوە لەگەڵ دەسەڵاتە ئەمانە زیاتر فکری ڕێکخراوبوونیان مەسەلەی ڕێکخراوبوون لە ئەم چینەی دروستکردن نەگەوەی کە چینێک بزانێت بابە ئەمانە هەمووی ئەحزابێکن یەک بابەتن یەک چینن و یەک نەوە کۆمەلگا بەڕێوە بن کورسەکانیان هەرچەند لە پەرلەمانە هەر یەک شکڵی حکوومەتیانێکەواتە تۆ پێویستت بەوەیە کە ئەم وشیاریە لە ناو ئەم چینا دروست بێ ئەم ناڕەزایەتیانە دروستیەکە ئەم ناڕەزایەتیانەی کە ئێستا ئەڵێ هیچ حیزبێکمان ناوێت هەمویان وەکو یەکن هەمویان لە جیەبن بەرەبەرە ئەم فکری هاوپشتی چینایەتی ئەمەی کە ئێمە بەرژەوەندیمانێتەکە دروستیەکە ئەمە چیە بێ بیباتە خوارەوە بڕوای من ئەمە ئەو کەس ئەو بەشە پێشڕەوە لە چینی کرێکار کە وشیاریەکی بەرامبەر بە چینەکە هەیە بەرامبەر بە
کێشەکانی ئەم چینە هەیە داواکاریەکانی چۆنە بێ سیاقکری ئەو دەستە ناڕزایەتیانی کە ئامادەن بڕۆنە سەرجادە و خەڵک کۆکەنەوە و بیریان لە لای ئەوەیە چۆن ناڕزایەتەکان دروست بێ ئەبێ لە لای ئەمانە ئەم فکرانە دروست ببێت چۆن ئەم چینە یەکگرتووە کرێت چۆن ئەم خەڵکە بەردەوام لە شوێنەکانە یەکگرتووە کرێت ئەمە پێویستی بەکارێکە کە ئەبێ ئاڵوگۆڕ لە بەشی پێشڕەوی چینی کرێکاری شاد دروستکە بەداخەوە ئێستا یەکێک لە کۆسپە ئەساسیەکانی بەردەمی ئەم بزودنەوە هەموڵێن چەپەکان غایبن لە ناوەم ناڕزایەتی کۆمونیستەکان غایبن بۆ لەبەرەوەی جارێک کۆمونیستەکان هێشتا لە بۆچوونی خۆیان بۆ ڕێکخراوبوون بۆ حیزب ئەوە نیە کە چینێک ڕێخەن فقط زیینە زەریەوەی کە من و تۆ جیاواز بیرەکەینەوە لە فڵانە سالە سەبارەت بە ئۆکتۆبەرایان سەبارەت بە نازام حیزب بەرامبەر بە سۆشیالیزم بەڵام چینێکمان هەیە خەریکین ڕێکی خەین ئەبێ ئەم چینە ئەو وەکو مارکسەڵێ وشیاری سەبارەت بە خۆی پیاکە زانێ ئەبێت چینێکە کاتێک ئەم وشیاری پیاکرد کە ئەبێت بڵێ بابگەن ئێمە بێ هێزێک بین جا ناوێنێ حزب ڕێکخراوی جەماوەری ئەمانە هەمووی ئاستەکانی ڕێکخراوبوونە ئەم ڕاهبەرانە ئەم کەسانی کە ئاگان بە وەزئی چینەکەی خۆیان ئەبێ بێن دەست لەگەڵ یەکە تێکەڵاوکەن ئەبێ قسە بکەن جەدەل بکەن ئەبێ ڕێگەکانی ئەوە بدۆزنەوە کە چۆن ئەم چینە بەم هەموو بیر و بۆچوونە جیاوازەوە بەم هەموو ئاستە لە ڕێکخراوبوون و نازانم ناڕێکخراوبوون و بەوەی کە بەشێکی بێکارە و بەشێکی لەسەر کارە ببێ بە مەشغەڵەی هەمومان بزین ئەمە لە سەر ڕای هەموو ئەم کۆسپە ئەمەلیانەی کە هەیە لە بەردەما ئێستا ئێمە لە کاتێکان کە ئەڵێن دارێکی تر پێویست ناکات چاوەڕێی دەورانێکی توولانی بکەیت تا سەرمایە لێرە معمەل دانێت و ئەو کاتەکرێکار دروستەکە ئەو کاتەیکە ئێستا لە ئاستی دنیاە سەرمایە 3 ملیار و نیو هێزی کار کرێکاری هەیە ئێمە بەشێکین لەم 3 ملیار و نیوە ئەم وشیاریە 3 ملیار و نیوە 2 ملیار و نیو وەکو کارگەری کوردستان وایە ئەم 3 ملیارێکی ئاوایە کە معمەلی هەیە و شوێنی هەیە و شوێنی دیارەوە بالضبط ئێمە ئەم چینەی لەناو ئەم سیستما ئەم سیستمەش بەرهەمهێنانمان بە قەی دنیا هەیە پێویستمان بە هیچ کەم و کوڕی جاران یانوو کە کۆمۆنیزم دوو بەشە بەشێکی سۆشیالیزمەکە هێشتا بەرەبێنان گەشتین بەشێک ئەمەد ناوێت ئێستا ئێمە ئەتوانین 4 ساعت لە ئاستی جیهانە لە هەر بۆ زانیاری نییە ئەمە خۆمان ڕێ سەعات نزیکی 7 ملیار کەسین بە ئاخر ئیحساییە ئینتاجی زراعی ئینتاجی مەوادی غیزایی ئەوەی کە بەرهەمی هێنین بۆ مەوادی غیزایی ئەوانە بەشی 13 ملیار ئینسان بەرهەم هەیە لە دنیای هەموو ئەوەیە کە ڕێگەڵ پێڵێ لە پێویستەوە ڕۆشتین بۆ ئازادبوون ئازادبوونەوەیە کە تویتر ضرورەتی ژیان ناجوڵێنێ بەتەنات تەواو بوو لەوەی کە بدایەتەکانی ژیانت تەرتیب کردووە مشکلەی خواردنت نەماوە وەکو ئینسان چیەکەی لەم کۆمەلگا ئەم 3 ملیار و نیوە ئەبێ بیر لەو کاتەوە کۆمەلگا چۆنە گۆڕێ ئیتر ئەم چینی سەرمایەداریە کە ئێستا لە سایەکی نیوەی داهاتی لە ژێردەسایە 10 ساڵی تر ئەم لە سایەکە یەک لەسەر 2 لەسەر 3 هەموو داهاتەکە چێتە ژێردەسی ئەم 2 لەسەر 3 داهاتە کە کەڵەکا بێ لە دەشی بەشێکە تۆ کە لە کوردستان دانیشتووی لەو لە سایەکە لەوانەیە پوینت یەکی لە کوردستانە بێ لە سەرمایەدارەکەی باشە ئەگەر پوینت یەکی لێرە بێ ئەبێ هێزێکی ملیشیایی هەبێت کە ئەو بیرەنەوتانە بۆ ئەو لە سایەکەی کە لەسەرەوە دانیشتووە لە ئەمریکا دانیشتووە لە چاینە دانیشتووە ئەبێ بیپارێزێ و ئەمە بەتەنها بە مانگرتنێکی سەرجادەکە کۆتایی نایە ئەگەر بڵێ وەڵام من ئابووریم لە ژێر دەسانیە ئیتر یان مانەگرم ئابوووریەکەی لە ژێر دەست دەرێ ئەمە زۆر تەجروبەی واقعی لە هەموو شوێنێکا پیشان نایە بەتایبەت بۆنم لە کوردستان لە عێراقا نە تۆ بەشێک لەو هێزی 3 ملیار و نیوەی دنیای کە هێزی کرێکاری ئەگەر ئێستا اقتصادیش لە ژێر دەستی توانیە چونکە لە ساانەوەکەی لە بیری نەوتەوە بەدەستێت توانیش یاسایەکیان بۆ داناوە دژی ئەگەر مانگرتنیش بکەی لە بیرە نەوتەکانە دژی تیرۆرە بۆیە باشە کەواتە تۆ پێویستە بەوەیە بیر لەوە نەکەیتەوە کە وەڵام لەبەرەوە هیچ دەسەڵاتێکم نا تۆ 4 ملیار ئینسان 4 ملیۆن ئینسان لەم کوردستانەژی 2 ملیۆنی هێزی کارە ئەم 2 ملیۆنە بڕۆ ڕێکی خە بە هەر شێوە ڕێکی خەی لەو شوێنانەی کە شۆڕژ بووە لە هەموو لە رووسیا کە شۆڕژ بوو ئایا هەمووی کرێکاری سەرکار بوو لە سات 15 وڵاتە کرێکاریش بوو بەڵام ئەو چینە
ئامادەیە لە سەی کۆمەڵگەی رووسیا چینی کارگەر بوو ئەو قسەکە لەسەر ئاستی ئەم چینە 3 ملیار و نیوە 4 ملیار بەشەرەیە کە ئەزانێت ئەم دنیاە وا ناچەرخێت تۆ کە هەستت کرد کە بڵێ ئەم چینەیت تۆ ساحبی ئەم کۆمەلگای ئایندەیەکی تر دەبێ بۆ ئەم کۆمەلگایە تەسویرێکی تر ڤیژنێکی تر دەبێ کە تۆ ساحبیت ئەتوانی ڕێکی خەیت بڕۆ کێشەی ناو خۆت حەلکە بڕۆ ئەم پەرسوبڵاوی ناو خۆت حەلکە ئەو شکڵە ڕێکخراوبوونانەی جاران کە بۆ نمونە لە سندیکا هەمان بووە لە حیزب هەمان بووە بە قەڵکی ئێستا نایە بۆیە کە کاتێکچینە سەر مەیدانەکانی خۆپیشاندان ئەوانە هێشتا و شێوەیە نین ئێمە کۆکاتەوە بەڵکو ئەو دیموکراسی ڕاستەوخۆی کە هەمومانە بێ بەشدار بین بڕای من ئەزین چۆنامە ئەمە کورتەوا کورتکەینەوە ئاسۆجان ئەوەی کە کورتیکەینەوە ئاوایە ئێمە پێویستمان بەوەیە کە جەماوەت بۆ ئەوەی کە هەر هەنگاوێک بچێتە پێشەوە پێویستی بەوەیە کەوا خۆی ڕێکخراوکە و ڕێکخراوێکی سیاسیش کە ئێمە ئەمڕۆ پێویستمانە یعنی زۆر جارەوانی کە ئاوا باسەکەن و قساکەن وەکو ئێمەمانان بەڕوویەوە بنەوە ئاجای تۆ تەحەزب بدواز لێ ناوازت لەبەرەوەی کۆ نابیتەوە لە ژوورێکی پچکۆلە لەگەڵ 5-6 و باسیەوە بکەی بڵێ بڕیارنامەکانمان چییە و بەرنامەکانمان چییە و نازە پلاتفۆرمەکەمان چێوانە لەبەرەوەی تر تۆ ناحیزبیت بەڵام حیزب ینی ڕێکخراوی ڕێکخەران حیزب ڕێکخراوی ڕێکخەرانە ئێمە پێویستمان بە پێکهێنانی ڕێکخراوی ڕێکخەران هەیە نەک ڕێکخراوی ئەوانەی لەگەڵ هاوڕەکانی خوارن ناتوانین دارەکەن نە ڕێکخراوی ئەوانەی کە ناتوانن لە بچووکترین خلاف و تەسویری جیاوازابن بە دوو بەشەوە بە 3 بەشەوە ڕێکخراوی ڕێکخەران ئەوانەی کە خەریکن خەڵک ڕێگەخن لە ناو گەڕەکەکانە لە ناو کارگەیە ئەوانەی کە دەست و پەنجە لەگەڵ ئەو مەسەلەیە نەرمەکەن ڕێکخراوی ئەوانە ئەمە پێویستمان بەوەیە لە ڕووی سیاسیەوە و ئەم ڕێکخراوە سیاسی بێ دروست کرێ هیچ شۆڕشێک هیچ ئاڵ و گۆڕێک هیچ گۆڕانکاریەک لە کۆمەلگایە بەبێ ئەم ڕێکخراوە پێک نایە بەڵام ئێمە پێویستمان بەوە نییە کە مەجموعەیە ڕۆشن فکری خوێنەواری کتێب خوێنەرەوەی متەمەڕیز لە کاری سیاسیە و وەکو لینین ناوی هێنابوون محتەرفینی سەوری محتەرفینی سەورینمان ناوێت ئەمە ڕێکخراوی ڕێکخەرەکانمان ئەوێ ڕێکخەرانمان ئەوێ کە کۆیانکەینەوە لە تەنزیمێکە کە بتوانن پێکەوە کار بکەن بۆ هێنانە مەیدانی کولی چینەکە بەرحاڵ ئەوەی کە لە کوردستانە ئێستا ضرورە ڕێکخراوبوون لە نانی شەو وەک ئەڵێن ضرورترە پێویسترە بەڵام ڕێکخراوبوون لە سفرەوە دەست پێ ناکە ئێمە نەواتی ئەم ڕێکخراوبوونەمان هەیە گرنگەوەیە کە ئەمانەی کە ئەم ڕێکخراوانیان پێکێناوە دەستیان بەدەستی یەک بکە و ئێمە لەو پێناوەیە هەر کارێکە لە دەستمان بێ کەسانێکە لە ڕابردووە لە جوڵانەوەی سیاسی و لە جوڵانەوەی سۆشیالیستی لە کوردستانە بوونمان بووە پێویستە کۆمەک بکەین بەوەیکەوە ئەو ڕێکخراوانە دروست ببن پێک بن دەستیان بەیەک بگا و پێکەوە کاری جدی بکەن ئەمە تەنها ڕێگایەکە و ئەگەر تەقیمێکمان هەبێ بۆ ئەم جوڵانەوانی ئەخیر هەر وەکو جوڵانەوەکانی ڕابردوو بەڵام جارە بەرجەستەتر کێشەی ڕێکخراوبوونی تیا ئامادە بوو و ئێمە پێویستمان بەوەیە ئەم کەم و کوڕێ پڕکەینەوە تا ئومێدەوار بین بۆیکەوە لە داهاتووە ئەتوانین بە ئەنجام بکەین ئاسۆ من بەرنامەکە بەرەو کۆتاییە چێ ئەگەر شتێکت بیر چووە ئەتوانی لە دەقە و شتێکە باسیکەی فەرموو دەستخۆش هەر وەکو تۆ کۆتاییەکەت بۆیانە بەڵێ پێویستمان بەوەیە کە هەم لە ئاستی جەماوەریە لە ئاستی ڕێکخەران یانەوانەی کە بەشی ڕۆشنبیری ئەو چینن کە هەموو ئەم ئاستانە ئەم چینە پێویستی بە خۆوشیاریە سەبارەت بە هێزی خۆی پێویستی بە ڕێکخراوبوونە پێویستە کۆتایی هێنان بە پەرسوبڵاویەکانە ئەمە شکلی زۆر جۆرەگرێتە خۆی و ئەبێ ئێمە بڕۆین کارکەین لەسەرەوە قسەی لەسەر بکەین لێکۆڵینەوەی لەسەر بکەین کاری عملی لەسەر بکەین هەر دەستان خۆش بێ و کۆم کەناڵە یوتیوبی ئێوە هەموو کەسانە بێنین لە دەوری یەک کۆ بکەینەوە بتوانین وەجهێکی زیاتر لەم چینە ڕوو بە کۆمەلگانی شان بین کە ئەم چینە قسەکەری هەیە کە ئەم چینە ڕۆشنبیرانی خۆی هەیە کە ئەم چینە هەڵسوڕاوانی خۆی هەیە کە ئەم چینە هەموو ئەو شتانەی کە چینی بۆرژوازی هەیەی چینی ئێمەش ئەبێ ئەم شتانەی خۆی هەبێ پلانی خۆی هەبێ سیاسەتی خۆی هەبێ ئایندەی
ئەم کۆمەلگایە بەرەو چووە بە ئەبێ ئەمانە هەمووی نیشان بن بۆم کۆمەلگا ئەو کاتە ئێمە هەژمونی ئەم چینی کرێکارە بەسەر کۆمەلگایە سایە ئەکا و هەژمونی بۆرژوازی هەژمونی حیزبە بۆرژواییەکان هەژمونی حیزبە ناسیۆنالیست ئیسلامیەکان کۆتایی پێیە چینەکە ئەزانێ خۆی ئامادەیە ئەزانێ ڤێرژنێکی ترێتوانێت دنیایەکی باشتر دوستکاتوانێت کۆمەلگایەکی باشتر دوستکاتوانێت دەسەڵاتێکی باشتر بێنێت ئاراواتوانێت هەموو کێشانە کۆتایی پێبێنن و ئەو کاتە ئەم قارەمانەتی کە ئێستا نیشانی لاوان لەوێ لەگەڵ ئەو بەرنامە و ڤیژنە بۆ کۆمەلگایەکی ئینسانی یەکەگرێ و کارەکانمان بەسەر کەوتویەکە. دەستەکانە خۆش بێ زۆر زۆر سپاس ئاسۆجان بۆ ئەم بەشداریەت. ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتیینە کۆتایی بەشی دووەمیش لەم بەرنمەیە بە ئومێدی ئەوە کە دیارە ئەم باسانی کە لێرە کردمان تەواو نەبوون ئەم باسانە باسی تر بە دوای خۆیان نادێنن و پێویستەکە ئێمە وردەکاری زۆرتر بکەین وە چونکە مەبەستمانە نامانوێت هەروە سەرپێی بەسەر باسەکانە بڕۆین بەڵێنتان پێدەین کە ئەگەڕێینەوە بۆم پرسیارانە بەڵێنتان پێدەین کە لەگەڵ هەڵسوڕاوانی تر و لەگەڵ خاوە نەزەرانی تررا سەبارەت بەمانە گفتوگۆکەین گفتوگۆکانی کە لێرەیەکەین بۆ ڕۆشنکردنەوەی بعد هەموو جارێک واڵم بۆ فۆرمۆڵەکردنەوەی باشتری پرسیارەکانە وەڵامدانەوە بەم پرسیارانە تەنها وەڵامێکی نەزەری نییە و لەسەر کەناڵێکی تەلەڤیزیۆنی ناکرێت وەڵامی ئەم پرسیارانە وەڵامی عملیە و ئێمە تەنها ئەتوانین ئومێدەوار بین بەوەی کە بەشێک بین لە هەوڵێک و تەقەلایەک بۆ ئەم وەڵامە عملیانە. زۆر خۆشحاڵ بووین بە بۆی کە تا ئێستا لەگەڵمان بوون بینەرمان بوون بۆ برەودان بەم کەناڵە بۆ پەرەدان بەم کەناڵە بۆ پشتیوانیکردنی ئەم کەناڵە داواتان لێەکەین لە یوتیوب کەناڵەکەمان سەبسکرایب بکەن ئیشتراک بکەن و بە دۆستان و ئاشنانی خۆتانی بناسیێنن. سپاس تا کە تا ئێستا لەگەڵمان بوون تا بەرنامەیەکی تر بە شادی و کامەرانیتان ئەسپێرین هەر بژین.